دۆناڵد ترامپی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەگەڵ ستیڤ ویتکۆف نێردەی تایبەتی کۆشکی سپی لە کۆبوونەوەیەکدا لەگەڵ ژمارەیەک لە سەرکردەکانی وڵاتانی عەرەبی و ئیسلامی پلانێکی نوێیان بۆ کۆتایی هێنان بە جەنگی غەزە و قۆناغی دوای جەنگ پێشنیاز کردووە. چاوەڕوان دەکرێت لە چەند ڕۆژی داهاتوو تا بەرەو پێشچوون لە پرۆژەکەتە بێتە ئاراوە. پلانەکە لە 21 خاڵ پێک دێت و بە پێی زانیاریەکانی ماڵپەڕی ئەکسیۆس ترامپ جەختی لەوە کردووەتەوە کە جەنگ بە پەلە کۆتایی بێت و هۆشداریشی داوە کە بەردەوامبوونی جەنگ ئیسرائیل زیاتر لە ئاستی نێودەوڵەتی بەرەو گۆشەگیری دەبات. خاڵەکانی پێشنیازەکەی ترامپ کە بۆ سەرکردەی وڵاتانی عەرەبی و ئیسلامی پێشنیازی کردووە گرنگترینیان بریتین لە ئازادکردنی هەموو بارمتەکان، ئاگربەستێکی هەمیشەیی، کشانەوەی قۆناغ بە قۆناغی ئیسرائیل لە کەرتی غەزە، پلانێک بۆ ڕۆژی دواتر کە میکانیزمێکی حکومڕانی لە غەزە بەبێ حەماس لە خۆ دەگرێت، هێزێکی ئەمنی کە سەربازانی وڵاتانی عەرەبی و ئیسلامی لە خۆ بگرێت، دابینکردنی بودجێ عەرەبی بۆ حکوومەتی نوێی غەزە و ئاوەدانکردنەوەی کەرتی غەزە، بەشداریکردنی کەمی دەسەڵاتدارێتی فەڵەستین. سەرچاوەیە کە لە کۆبوونەوەکەدا ئامادە بووە ڕایگەیاندووە زۆربەی ئەو بنەمایانەی خراونەتە ڕوو بەشێک بوون لە پلانی ڕۆژی دواتر کە لەلایەن جارێت کۆشنەر زاوای ترامپ و تۆنی بلێر سەرۆکوەزیرانی پێشووی بەریتانیا کاری لەسەر کراوە. لە کۆبوونەوەکەدا ترامپ داوای پشتیوانی سەرکردەی وڵاتانی عەرەبی و ئیسلامیەکانی کردووە لەسەر ئەم بنەمایە بۆ پابەندبوونیان بە بەشداری لە پلانی ڕۆژی دواتر بۆ غەزە کردووە. هەروەها ترامپ پەیمانیەوەی داوا کە ڕێگە بە ئیسرائیل بدات بەشێک لە زەویەکانی کەناری خۆراوە بخاتە سەر خاکی خۆی. لە بەرامبەردا سەرۆکی وڵاتانی عەرەبی و ئیسلامی بەشدار لە کۆبوونەوەکەدا چەند مەرجێکیان بۆ پشتیوانی لە پلانەکەی ترامپ خستووەتە ڕوو، ژمارەیەک خاڵیان پێشنیاز کردووە کە گرنگترینیان بریتین لە ئیسرائیل بەشێک لە کەناری ڕۆژاوا یان غەزە نەلکێنێت بەخۆیەوە، ئیسرائیل بەشێک لە غەزە داگیر نەکات، ئیسرائیل لە غەزە ئۆردوگای نیشتەجێبوون دروست نەکات، ئیسرائیل دەست لە پێشێلکاریەکانی ئێستای لە مزگەوتی ئەقسا هەڵبگرێت، دەست بەجێ هاوکاری مرۆیی بۆ غەزە زیاد بکرێت. ئەو کات بە پێی سەرچاوەیەکی دیکە مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا و ستیڤ ویتکۆف کۆبوونەوەیەکی بەدواداچوونیان لەگەڵ وەزیرانی دەرەوەی ئیمارات، سعودیا، قەتەر، میسر و ئوردن ئەنجام داوە بۆ داڕشتنی پلانێکی ورد و جێبەجێکراو. لە دوای ئەو کۆبوونەوانە بڕیارە ترامپ ڕۆژی دووشەممەی داهاتوو لە کۆشکی سپی لەگەڵ بنیامین ناتانیاهۆ سەرۆکوەزیرانی قەوارەی زایۆنی پلانەکە تاوتێو بکات و پشتیوانی و بۆچوونیەویش وەربگرێت. لەم بارەیەوە یەکێک لە بەرپرسە عەرەبەکان بە ئەکسیۆسی ڕاگەیاندووە پلانە گشتیەکەی ئەمریکا باشە، بەڵام پێویستی بە وردەکاری زیاترە بە بەشداری وڵاتانی عەرەبی، هەروەها دوای تەواوبوونی واشنتۆن پێویستی بە ڕازیکردنی ناتانیاهۆ دەبێت.